لە شاری ڕانیا لە دەواازەی ڕاپەڕینەوە سلااوان لێبێت من ڕێبیلیار ئەحمەدم بە یارمەتی هاوکارانم بەنامەیەکی تایبەتان پێشکەش دەکەین لە 29مین ساڵیادی ڕاپەڕینە مەزنەکەی گەلی کورد کە لێرە لە دەواازەی ڕاپەڕین لە شاری ڕانیەوە دەستی پێکرد. لە بەرنامەکەماندا باس لە مێژوو پلانەکانی ڕاپەڕین دەکەین، هەروەها باس لەوە دەکەین کە ڕانیەکان دەڵێن ئێمە بە ڕاپەڕینەکەمان کە دەستپێکەکەی لێرە بوو گەلێک دەستکەوتی گەورەمان بەدەستێنا، بەڵام دەستکەوتی دیکەش ماوە بەدەستی بێنین. ئەوان گلەییان لە خزمەتگوزاریەکانی دەواازەی ڕاپەڕین هەیە بە شێوەیەکی گشتی ئیدارەی ڕاپەڕینیش کە لە ساڵی 2010ەوە تاوەکو ئێستا ئەو ئیدارەی کە دروست کراوە بە شێوەیەکی فەرمی دانی پێدانراوە. گلەییان هەیە دەڵێن ئێمە دەواازەی ڕاپەڕین بووین بۆ دەستکەوتی گەورە ڕاپەڕینەکەمان ساز کرد، بەڵام تاوەکو ئێستا شارەکەمان لە ڕووی خزمەتگوزاری و لە ڕووی پێداویستیەکانەوە کەم و کورتی گەورەی هەیە. بۆ مەبەستا میوانداری هەریەکە لە بەڕێزان کاک سەباح ئەنوەر یاریدەدەری بەڕێوەبەری شارەوانیەکانی ئیدارەی ڕاپەڕینمان کردووە، کاک سامان حەمەد یاریدەدەری سەرۆکی شارەوانی ڕانیا و بەڕێز عەلی خەیات ئەندامی دەستەی سەرپەرشتیاری ڕاپەڕین و بەڕێز قادر چاوڕەش ڕێکسی دێرین و بەشداربووی ڕاپەڕین. بەخێر بن. کاک قادر سەرتامە پێم خۆشە لە بەڕێستانەوە دەست پێ بکەم بۆ حکومی کە بەڕێستان لە مێژووی ڕاپەڕینەکە شارەزان و کۆنتاکتێکی بینی ڕێخستنەکان بوون، ڕێخستنەکانی ناوشار لەگەڵ پێشمەرگەکان و نامەتان ئاڵوگۆڵ کردووە. پلانەکانی دەستپێکردنی ڕاپەڕینەکە چۆن بوو، چۆن پلاندانرا کێ ئەندازیاری ڕاپەڕینەکە بوو؟ فەرموو کاک قادر. پرسیارەکەم ئاڕاستی بەڕێستان کردو دواتر چینە لای کاک عەلیش. کاک عەلی فەرموو ئەتوانێت ئێوە وەڵام بنەوە. بەڵێ. من عەلی برایم قادر ناسراو بە عەلی خەیات ئەندامی دەستەی سەرپەرشتیاری ڕاپەڕین و کارجێڕی مەڵبەندی 24 ڕاپەڕین و لێپرسراوی کۆمیتەی ڕێخستنی ماکۆکم ئێستا. دیارە ئەگەر باسی ڕاپەڕین دەکەین پێشی هەموو شتێک دەبێ ئەوە باس بکەین کە بەڕاستی ئەندەزیار و داینەمەوەی سەرەشی ڕاپەڕین یەکێتی نیشتمانی کوردستان بووە، چونکە هەردوای کە شەڕی ئێران عێراق ڕاوەستاوە هەر لەو کاتەوە کە عێراق پەلاماری کوێتیدا لەو کاتەوە یەکێتی نیشتمانی کوردستان بەرنامەی دانا بۆ ڕاپەڕینێکی سەرداسەری لە هەموو کوردستان. بۆ ئەو مەبەستە کۆمەڵێک ڕێکاری کرد دوای کشانەوەی هێزەکانی هێزی پێشمەرگەی کوردستان لە زۆر کەس پرسیارەکەن ئەڵێن بە چ بەڵگەیەک یەکێتی نیشتیمانی کوردستان ئەندازیاری ڕاپەڕینەکە بووە ئەو پلاندا ڕێژەری ڕاپەڕین بووە. ئێوە چ بەڵگەیەکتان لە بەردەستای خۆتانی کێک بوون لە سەرپەرشتیارانی ڕاپەڕینەکە؟ ئەزەکەم وردەکاری بۆ نمونە ژمارەی شەهیدەکان بیان، زۆربەی شەهیدەکانی ڕاپەڕین لە چ لایەنێک بوون، لە کێ بوون، ئەوانەی کە بەشدار بوون کێ بوون؟ جابن دەمەوێت ئەوەت بۆ باس بکەم کە یەکێتی نیشتمان دەڵێن یەکێتی نیشتمانی کوردستان داینەمەوەی سەرەکی ڕاپەڕین بووە، ئەندازیاری ڕاپەڕین بووە، بەڵگەمان هەیە. ئێمە لە دوای جیرانی کوێت بەرنامەکانمان داناوە بۆ مەکتەبی سیاسی پەیوەندی بە ڕێخستنەکانەوە کردو لە ڕێگای ڕێخستنەکانەوە بەرنامەی سڕ و پڕ دانرا بۆ ڕۆژی بۆ ڕاپەڕینێکی سەرتاسەری بکرێت. خۆ ئەوە شتێکی حاشا هەڵنەگرە کە ئێمە کۆمەڵێک ڕێکارمان گرتوتە بەر کە ئەو کاتە دوای ئەنفالەکان نەمان هێشتۆ خۆ حکومەتی باسی بە هیچ شێوەیەک ئۆقرە بگرێ. ئێمە ڕەتڵی هەولێر زیاتر لە 25 پێشمەرگە بۆ لێ ماوەتەوە لە منتیقەی هەریر و ئەوانە 14 پێشمەرگە ماونەتەوە کە کاگڕێبین سەرپەرشتی کردووە. ئەوەی هەولێر شەید ڕێباز و بورهانی سەعید سۆفی بوونە، ئەوەی منتیقەی ئێمەش لە بناری کارۆخەوە دیارە شەید کوێستانی کە ئەندامی سەرکردایەتی بووە 40 پێشمەرگەی لەگەڵدا بووە. ئەوانە هەر لێرە ماونەتەوە، هەر لەو ڕۆژەوە بەرنامەی ڕاپەڕین دانراوە. لە ڕۆژی ڕاپەڕینەکەوە تا ڕۆژی 5 ئازار ئەمانە هاتنە ناو شار بەشداریان کرد لەگەڵ خەڵکە؟ ئەگەر دەرفەتم بدەی ئەوە کاتی دەوێت بۆ ئەوەی پێت بڵێم کە ئەوانە چۆن بووە. خۆی ئێمە سوپای ڕزگاری کوردستانمان دروست کردووە سرێک، ئەوە لەسەر بڕیاری مەکتەبی سیاسی
دروست کراوە دواتر ڕێخستنەکان ڕێکخراونەتەوە دواتر ئازوقەمان هێناوە لەبەر ئەوەی عێراق ئەو کاتە عساری اقتصادی لەسەر بووە حەساری اقتصادی لەسەر بۆ ئیتر ئازوقەمان هێناوە بۆ ئەو پێشمەرگانەی کە دادەبەزن و چەک و چۆڵە لەو شوێنانە دابین کراوە و ئەو پێشمەرگانەی کە نەیانتوانی ئەو پێشمەرگەیە زۆرە بچێتە سنوور دەسمیل بوونەوە ئەوانە ڕێکخرانەوە سەگدارانی ڕژێم ئەوانەی کە مابوون پەیوەندیان پێوە کراوە ئەوانە هەموو ئامادەکرابوون ئێمە لەگەڵ هەموو ئەوانەدا جیهازی ڕاکاڵی گەورەمان هێناوە بۆ ناو شار بۆ ئەوەی ڕاستەوخۆ پەیوەندی بە سەرکردایەتی خۆمانەوە هەموو لە چوارچێوەی پلانی ئەوە هەموو لە چوارچێوەی پلانەکاندا بووە ئێمە بنزینمان پەیدا کردووە بۆ ئەوەی کە پێشمەرگەدا دەبەزێ ڕۆژی دابەزینەکەی تەکمان نەکەوێت لەسەر بنزین ئەوانە هەمووی بە بەرنامە بووە ئێزگەی دەنجی گەلی کوردستان بە پێی بڕیارێکی مەکتەبی سیاسی لێبوردنی گشتی ڕاگەیاندووە زیاتر لە 750 نامە من خۆم هیناومە لێرە بەشێک لە ڕێگای ئێمەوە و بەشێکیش لە ڕێگای برادرانی هەولێر و لە ڕێگای حاکم شێرزاد و ئەوانەوە و بەشێکیش لە منتیقەی سۆران مامەساپیلان و کاک دڵشاد و کاخالید کاگالی ئەگەر باسێکی بۆ ئەوەی کە مەفهومەکان بگەێنی باسێکی ڕۆژی ڕاپەڕینەکەم بۆ بکەی ینی 5 ئازار بزانام لە ساعت 8:30 بوو یەکەم فیشەک تەقێنرا لە بەردەم مزگەوتی ناجێخان بووە ئەو پلانەتان چۆن داڕشت بوو چۆن کارتان بۆ کرد ڕۆژی ڕاپەڕینەکەتەوە خۆ چ ئەرکێکت پێ سپێردا بوو پێم خۆشە بزانی ئێمە لە چواری مانگ من چوومە مەکتەبی سیاسی چواری سێ چوومە مەکتەبی سیاسی ئەو کاتە سەرکردایەتی لە هەڵبەتە سەرکردایەتی لە قاسمەڕەش بوو بەڵام بۆ سەرپەرشتیکردنی ڕاپەڕینەکە بەشێکی برادرانی مەکتەبی سیاسی ئەکسەرەن هاتبوونە زەڵێ مقڕەکەی کاکنۆشێروان کا کۆچرەت کا شەید شوێستانی شەید عەبدوڕەزاق ئەوانە هەموو لەوێ بوون ئەو ڕۆژەی کە من چووم لەوێ بینی من ڕۆژی چواری سێ ئەو شتانەی کە لێرە بردبوونم بۆ وێ تەسمیلم کردبوونەوە ئەوانەش کە وێشیان دام هینامنەوە دیارە ئەو کاتە هاتوچۆ زۆر ئاسان بوویمە لە ڕێگای حیزبی دیموکراتیشەوە دەچوین و ئەو کاتە بە حکمی حەساری اقتصادی حدودەکان ئاوەڵا کرابوون خەڵک دەیتوانی بچی بۆ هینانی ئازوقە و پێداویستی ڕۆژی 5 مانگ چیتان کرد 5 مانگ دیارە من 4 مانگ کە هاتمەوە 5 مانگ بەیانی زوو ئەحمەد بچکۆ لە هەولێرەوە هات بوو لە خەبات و ئەوانەوە هات گوتی پێم خۆشە ئەوەش بڵێم کە پێشتر زۆر ئێمە لێرەکە تەوزیعاتمان کردبوو هێزە بە دوو شێوە بەشی سەرپەرشتیار لە ڕووی عەسکەریشەوە خەڵکمان دانابوو لە ڕووی سیاسیشەوە خەڵکمان دانابوو مەسووری خەتەکان لە ڕانیا دامان نابوو کاک لە ئۆردوگای محەممەد شامەروان لە ناو ڕانیا وەک ئەسحادی حەمەعەلی کۆچ کردو وەک شەید بەختیار و لە سەرکەبکان و سەرچاوە ئەمە سەرجەمیان ڕێخستنەکانی چێتی بڵێ لە سەرچاوە سەید کەریم لە حاجیاوە ساڵی شەیدان و عومەر زەندین و عومەر خزوو و لە چوار قوڕنا هەردوو ئۆردوگایەکە من وەک عەلی خەیات مەلا ئاری وەک سەرپەرشتیاری ڕاپەڕین بۆ ناو چوار قوڕنا بۆ دێهاتەکانیش محەممەد مەلامان دانابوو ئەوە لە ڕووی ڕێخستنەکانەوە لە ڕووی سەربازیەوە لە چوار قوڕنا شەید فەقی حەسەنمان دانابوو لە سەرچاوە لە ڕانیە شەید عەلی نەبی بوو لەگەڵ هەمەی کاکەمزەی و شەید ئەرسەلان لە حاجیاوە حاجی عەلی سستە بوو ئەوانە ڕاستەوخۆ فیشێکی ڕاپەڕینی شەید عەلی نەبی بە مەکتەبی سیاسیەوە هەبوو یەکەم فیشێکی ڕاپەڕینیش کە تەقێنرا شەید عەلی نەبی بوو بەڵێ دیارە شەید عەلی نەبی و هەمەی کاکەمزەی لە فڕقەی 24 لێرە داوا کرابوون
بەڵام بە حکمی ئەوەی کە ئێمە دەترساین ئەگەر بێت و ئەوان داوا بکرێن بگیرێن ڕەنگە ئێمە یەکێک لە حناسیرەکانی خۆمان کە زۆرمان پشت پێ بەسبوون ئەوانەی داواکرابوون دەگیرێن بۆیە ئەوان زۆر الحاحیان دەکرد کە پێنجی مانگ بکرێت دەنا ڕاپەڕینی سەرتاسەری وەکو بڕیاری مەکتەبی سیاسی و کۆمیتەی سەرکردایەتی ناوشار حوتی مانگ دانرا بوو بەڵام بۆیە کرا پێنجی مانگ لەبەر ئەوەی ئەو برادەرانە زۆر الحاحیان کرد ئەو ڕۆژەی کە ئەحمەد بسکۆل بەیانیەکەی هات بە منی گوتی دەبێ بچی بۆ مەکتەبی سیاسی یەکتمە من دوێنێ هاتوومەتە وتی دەبێ ئەو ڕۆژ بچی لەبەر ئەوەی تەقینەوەیەک بووە هەندێک فیلار و متەخەلیفیان گرت بۆ دەتەقێتەوە لێرە دەبێت لێرە بێت زۆر بە کورتی کالی بۆەوەی کات بە شەکان و بڕگەکانی بەرنامەکە بێم ئەم میوانانشمان لێرەوانش قسە بکەن ڕۆژی پێنجی مانگ چیتان کرد زۆر بە کورتی بۆەوەی دەرفەت بە کاقادری پێنجی مانگ من لێرە چوومە بەیانەکەی هەستاین هاتینە لای شەید عەلی نەبی و حەمەی کاکەمزەی پێمان گوتن ئێوە دەست پێ بکەن بروسکەیەکیمان پێشەوەی من بڕۆم دامان بە جیهاز ئەو جیهازە ڕاکاڵانی کە هینا بوومان یەکیان بۆ ڕێکخراوی هەولێر چوو بوو یەکیان لێرە مابەوە لە 28 دوو ئەو جیهازانە ئەو جیهازە دامان بە کوردەی عەزیزبەجی کە مەکتەبی سیاسی ناردبووی بۆ ئەوەی لێرە پەیوەندی بە سەرکردایەتیەوە بکرێ بروسکەیەکمان بۆ جیهازەکە نار منیش لەگەڵ سیارەکەی حەمەی کاکەمزەی لەگەڵ جەنجی برای حەمەی کاکەمزەی چوون بۆ مەکتەبی سیاسی لەوێ کە چوومە مەکتەبی سیاسی لەبەر ئەوەی دیارە ئەو ڕۆژی پێنج سێ دەست بە ئەوە دەکرێت لە مەکتەبی سیاسی هەموو ڕەتڵەکان ئامادە بوون کە ئەوانەی جاهات نەخوارێ من چووم لەوێ هەتا لەوانە عەبدوڵڵا عەلی وتی ئێمە دەچینە کوێ لەکوێ ئەوە دەبین گوتیەوە تا نوێنەری شار هاتووە بڕۆن لەگەڵی دانیشن ئێمە تۆکە و هەنجیرەمان دانابوو هەموو هێزەکان دەبووە شەوی 6 لەسەر 7 بگەنە هەنجیرە بەڵام بە حکمی ئەوەی ئێمە پێشمان خست ترمانە پێنج ئەوان تۆزێک دواکەوتن ئەو هێزانەی کە هاتبوون لە ڕێگا بوون بەڵام ئەو هێزەی کە ڕۆژی پێنجی مانگ دەست پێکرا ئەوان هەر بۆ ئێوارەکەی گەیشتنە ئێرە هەر هەمان ڕۆژ پێنجی سێ خودی ئێرە بە تەواتی ئازاد کرابوو ئەگە ئێمە گەڕاینەوە ئەو دیارە ئەمە جیهازمان هینابوو ئەو نانمان بەکردندا بوو ئەگەر دەرفەتیش بە قادر بین ببوورە زۆر سپاس دەستخۆش کاکالیانی ڕانیەکان وێژوویەکیان هەیە لە مەسەلەی ڕاپەڕین و خەبات لە 2 پێنجی ساڵی 1982 ڕاپەڕینێکی دیکە ئەنجام دراوە لە ڕانیا ڕژێمی پێشووی بە هەمان شێوە بە سیفاتی خۆی و بە نەریتەکانی خۆی بە دەڕدانەتی شێوە سەرکوتی کردۆ سێ شەیتان هەبووە ئەو حەزەکەم باس لە ڕۆڵی خۆتان یعنی بۆ لە ڕانیا ئەم بڕیاردرا ئەم ڕاپەڕینە دەست پێ بکرێ ئەمە زۆر پرسیارە لای زۆر خەڵک وە هیچ ئەرشیف و مێژوویەکی نامەکانتان ماوە وەزان تۆ کۆنتاکتی بینی نامەکانی دەرەوە لەگەڵ ڕێخستنەکانی ناوشارت کردووە بەڵێ وەڵام من زۆر سپاس بۆ جەنابتان و کاک حەلیمە طبعا من بەژادبووکی ڕاستەخۆی ڕاپەڕینم من قادر چاوەشم ناوە خەڵکی دۆڵی شارم کەسی یەکەمی نزیکی شەید عەلی نەبی بووم دیارە من سەرەتا دەمەوێت لە یادی 29 ساڵەی ڕاپەڕینی مەزەکەی شاری ڕانیۆ کە لێرەوە دەستی پێکرد سەری ڕێز و نوازی دابنێنم بۆ سەردەم شەیدانی دەروازەی ڕاپەڕین و تەواوی شەیدانی کورد و کوردستان ڕاز دەکەی ینی ساڵی 1970 بەبیرم دێ ڕاپەڕینێک بوو 1972 بەڵعفو ڕاپەڕینێک بوو بەرەوەی نیە ڕژێمی بەحەس ئەوەنە بەدڕندانە ئەوەنە بە شێوەیەکی زۆر دڕندانە پەلاماری خەڵکی دەدا خەڵکی دەچەساندەوانە لە ڕخوچینەی ئەوانە گەنجەکانی ناوڕانیە و لە ڕێی ڕێخستنەکانەوە نیە هەوڵیەوەدرا ڕاپەڕینێک ئەنجام بدەن بەڵام ڕاپەڕینەکە دیارە من بخۆم لەو ڕاپەڕینە بەشدار بووم بەڵام بە حکمی زەبر و زەنگی ڕژێم و خواخاسە و ئەمن و استخبارات وانە ڕاپەڕینەکە سەرکوتکرا ئەو بوو سێ شەیدیشماندا لە ساڵی 1970 بۆ پێنجی سێ مۆیزافتن بۆ قسەی کاک حەلی من نزیکترین کەسی شەید عەلی نەبی بووم ڕاستە بە حەوتی مانگ بڕیاروا بوو
ڕاپەڕێن بکرێ بەڵام ئەوەی من پێ ئاگادار بووم و کە سید عەلی نەبی زەختێکی زۆری لەسەر بوو لە ئەمن و استخبارات و ئەوانە دوو جار دایرەی ئەمن بۆ خۆیان هاتن وتیان دەیبێتە دایرێ بۆی دەست بەسەری بکەنەوەوانە حکومەت هەستی بەوە کرد بوو کە پلانێکەیە بۆ ڕاپەڕینەوەوانە بەڵام سید عەلی نەبی دوی نەداوانە بۆیە نییە 5 مانگ لە ڕێی کاک عەلیەوە ئاگادارکراونەوەوانە کە بە جیهازەکەس هەم بروسکیان کرد بوو کە مەجال نەماوە ئەبێنیە ئێمە زووتر پەلاماری بەحەز دەین ئێوە دیەوە بوو لە 6 بەیانیەکەی سید عەلی نەبی خۆی دەستەکەی لە لای مزگەوتی ناجەخان تووشی و مەفرەز ڕەفعی زیانە بوو. باش ئەو پرسیارە بۆ لە ڕانیەوە ڕاپەڕین بڕیاردرا دەست پێ بکرێ بۆ لە ڕانیەوە بەڵێ ینی بۆ ئەم شوێنە هەڵبژێردا کە ڕاپەڕینی تیا دەست پێ بکرێ. بەڵێ وەڵا با من بیرۆکەی ڕاپەڕین بۆ باسکەم ئەم بیرۆکەی ڕاپەڕین لەخۆ نەهاتووە. بیرۆکەی ڕاپەڕین ینی دوای ئەوەی کاک عەلی شارەت پێداوانە هینەکە ڕژێمی بەحث هەست ساڵ شەڕی هەبوو لەگەڵ ئێران پەلاماری کوێتی دابووانە ئەم بیرۆکەی من دەتوانم بیجێڕمەوە بۆ خودی جەنابی مام جەلال کە لە ڤیدیۆرەکانیدا باسی کردووە کە وەزعەکە لەبار دەبێ بۆ ڕاپەڕینێکی سەرتاسەریدا باشووری کوردستان. ئیدیەوە بوونیە مانجەلادا لە سەرکردە سیاسەکان و لایەنەکان دەکاوانە لەگەڵ کاک نوشیروان کۆ دەبێتەوە نییە باس شتێکی وای بۆ دەکات دەڵێ ئێمە شتێکی وا بکەین باس هەلەکە لەبارە ئەم بیرۆکەی ئەم دەیگەڕمەوە بۆ جەنابی مام جەلال خودی جەنابی مام جەلال بۆی کەس نەڵێ وەڵا ئێمان نییە لە ساحەکە بووینەوە بووینیاوە ئەم بیرۆکەی خودی جەنابی مام جەلال و یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. زۆر سپاس دواتر دەگەڕێمەوە لاتان لە کاک سەباح و کاک ساونک و بەرپرسی ئیداری ئێستا کاک سەباح بەڕستان یاریدەدەری بەڕێوەبەری شارەوانیەکانی ڕاپەڕینن بۆ بەڕێوەبەرایەتی گشتی نییە. سەرەتا خۆمان خۆشحاڵە زانین لە یادی 29 ساڵەی ڕاپەڕینی دەبەری ڕاپەڕین بەخێراتنیەوەکەین سەبارەت بە بەڕێوەبەرایەتی گشتی بەڕاستی ئێمەش ئەو گلەیەمان هەیە دەبوایە ئیدارەی ڕاپەڕین ئیدارەش نەبایە تا ئێستا پارێزگا بووە لەبەرەوەی هەم لە ڕووی ژمارەی دانیشتوانەوە قەزای ڕانیا لەگەڵ قەزای پشدەر دوو قەزای زۆر گەورن پێویستی بەوە هەبوو کە لەبەر چاو بگیرێت و بە قەزا بکرێت بەڵام هەوڵی زۆر درا بەڵێنی زۆر درا بە خەڵکەکەی کە بکرێت بە ئیدارە ئەوەندەی کرا تا ئێستا ئیدارەیەکی معقولی بۆ کراوە بەڵام وەکو پێویست کاری بۆ ساڵە ئیدارن بەڵام ساڵە ئیدارەی خۆشبەختانە پەرلەمان پەرلەمان دەبواە کاری بۆ کردبانەوەکو پێویست تا ئێستا کاری لەسەر نەکراوە هەم لە ڕووی ئیدارەوە هەرچەندە لە پارێزگا لە حکووەتی ڕێستان دوو ئیداری سەر بەخۆ گەرمیان و ڕاپەڕین بەڵە هەمان امتیازاتان هەیە نەخێر ئەوەی گەرمیان زۆربەی بەڕێوەبەرایەتیەکانیان گشتین دەسەڵاتی زیاترە کەمترین ڕۆتینات و هاتوچۆ و وابەستە هەیە بە سلێمانیەوە ڕاستە خۆسە لێرەوەزان بەستن دروستی دانگشتیە بەڵێ بەڵام هەرچەندە بەڕێوەبەرایەتی ئەمەشەمان دەسەڵاتی گشتی هەیە تقریبا تەنها ناوەکەی گشتی نیە لەوانەیە دەستکراوەشن نەبن لە دەستکراوی نەخێر بودجا لە بابەتی ئیدارەدانی ڕۆتینات زۆر زۆر لە کار و چالاکیەکاندا هەیە تاوەکو نەکرێتە گشتی پێویستمان بەوە هەیە لە ئەندام پەرلەمان هەوڵ زدی بدەن بۆ بەگشتیکردنی بەڕێوەبەرایەتیەکان کردنەوەی کۆمەڵێک بەڕێوەبەرایەتی کە هەرچەندە بەڕێوەبەرایەتی باشمان بۆ کراوە تاقوبات هیمەتی باشی کردو زۆربەی ئەو گرفتانەی کە هەبووە بۆ ڕاپەڕین جێبەجێ کردووە لە ڕووی دابینکردنی بودجە و تۆمبیلکردنەوەی پرۆژەکان نزیکەی زیاتر لە سەروی 36 پرۆژە وەستا بوون دەست بەکاربوونەوە حوتیان تەواو بوون تقریبا ئەوەی کە کراوە کارێکی کەمیە لەو ماوەیەدا لە دوای دروستبوونی ئیدارەی ڕاپەڕین بەڵام باشانی لە گیراوەکانتان 36 پرۆژە هەبووە 36 پرۆژە چەندی کەوتۆتەوە کار و چەندی ماوە تقریبا 32 پرۆژیان کەوتۆتە کار حوتیان تەواو بوون ئێستا بەڕسمی هەموو تاوانەوە بەڵام پرۆژەی دیکەی کە ماوە ئەو پرۆژەی کەش ئەو ساڵداوایی تەمبیلکردنەوە دابینکردنی بودجیان بۆ کراوە ئینشاڵڵا گەر حکومەت هاوکار و هەمان گوێت بۆ شارەوانیەکان لەبەر چاوگرتنی واقعی دەگەڕێمەوە لای کاسەبەخچین لای کاک سامان ئێوە یاریدەدەری سەرۆکی شارەوانی ڕانیان ئێستا لە ڕانیان هەندێک لە گەڕەکەکانتان هەیە تاوەکو سەبەک و پێویست پرۆژەی خزمەتگوزاری بۆ ئەنجام نەدراوە لە خیر و شۆستا هەندێک گەڕەکتان هەیە تاوەکو ئێستا پرۆژەی ئاویشی پێنەگەشتۆ بە تەنکەر ئاویان بۆ گێنن ئەمانە هۆکاریان چین یعنی ئێوە لە ماوەی ڕابردووە هەندێک بودجەشتان لە بەردەستا بوو بڕیارێکی کاکبات تاڵەبانی خانوەکانی ئێرە چاپۆ کران بودجەکەی لە 100 گەڕایەوە بۆ خۆتان بۆ نەتانتوانی بە پرۆژەی خزمەتگوزاری بێنەوە شوێنانە دەستان خۆش بێ بۆ ڕخسانەوە بەرنامەیە
دیارە لە ماوەی ڕابردوو بەهۆی قەیرانی دارانیەوە لە ساڵی 2015 تاکو ئێستا وەکو سەرۆکاتی شارەوانی ڕانیە نەماتوانین هیچ پرۆژێ بکەین ئەو پرۆژانە لە سنووری ئێمە کە جێبەجێ کراون و تەواو کراون ئەم پرۆژەکانی پێش قەیرانەکە بوون کە لە ماوەی قەیرانەدا تەواو بوون و ئەوەیشی کە خزمەتگوزاری کەمە شاری ڕانیا بەرلۆ لە فراوانبووندایە بەردەوام گەڕەکانی زیادوە تۆ لە ڕاپەڕینەوە کە ئاماژەی پێ بکەین لە دوای ڕاپەڕین ڕانێت 8 گەڕک بووە بەڵام ئێستا ڕانیە کە لە سنووری شارەوانی ڕانیدایە 49 گەڕکمان هەیە ینی شار بەردەوام لە فراوانبووردایە کە شارش بەردەوام لە فراوانبوون دابێت تۆ پێویستە بە خزمەتگوزاریە میوەی گەڕەکەکانتان ڕۆژەی خیر و شۆستەی نییە ئێمە ئەو گەڕکە کۆنەکان ئەوەی کە باسی بکەینێ ئەوانەی لە دوای ڕاپەڕن تا ساڵی 2002 بە هەموو خزمەتگوزاریشیان هەیە لە قیر لە کۆنکرێت لە ژێرخان بڵێ زێرا بووە بەڵام ئەوانەی لە دوای 2002 باسیکەین تا 2014 کە فراوان بووە ژێرخانی بۆ کراوە وەکو ئاو زێراوی بۆ کراوە بەڵام کۆنکرێتی بۆ نەکراوە قیری بۆ نەکراوە دووسایدەکان کە ناو شار قەرەباڵغی دروست کردووانە دووسایدەکان هیچ پرۆژەیەک نەکراوە ئەوەی باسیش کرد لەسەر بودجەی بڕیارەکەی بەڕێز قوبا تاالبانی بڕیاری 544 کە لە ئیدارەی ڕاپڕین ئەوەی کرد بە شارەوانی ڕانیا سوودێکی باشی لێبێنی ئێمە توانیمان لەو بودجەیە کە زیاتر بڵێم 2 میلیارد دینار توانیمان پرۆژەی پێ بکەین لە تێکە لە ڕێژی لە ئاوەڕۆ لە دوو سایت کە تا ئێستا ئیشیان لەسەر دەکە ئێستا 20 مەترین زادەن و ئەوەی توانیمانە بە ئەوەی داهاتی شارەوانی یا بە بودجەی شارەوانی ئیشمان کردووە بەڵام لە ساڵی 2015 شارەوانی هیچ بودجێکی بۆ خەرج نەکراوە بگرە ئەو بودجێ کە ئیشمان کردووە بودجەکەمان 14 میلیۆن بووە مانگانە کەەوە نەسریی مانگانەمان بوو ینی بەوە توانیمانە ئەگەر هەریس نەکەین کە نەتوانین پرۆژەش بکەین خزمەتگوزارێکی سەرەتایی بۆ گەڕەکەکان بین وەکو تێکە لە ڕێژی بەست باسی ئاویشت کرد کە بەتان کردەچێ ئەوە لەلایەن بەڕێوەبراتی ئاگە ڕاپەڕینەوە سەرپەرشتی دەکرێت ئەو گەڕەکانن کە لە سنووردانە بوون سنووری شارەوانی ڕانیە بەڵام ئێستا و گەڕەکانش پێشدان گوند بوون وەکو تیتۆکە هەوارە بەرزە هەنجیرە چەند گەڕەکێکیش کە تازە کراون خزمەتگوزاریان بۆ نەچوە گونداناتونەتە سنووری شارەوانی ئەمانە ئێستا بوونەتە گەڕەکێک لە سنووری شارەوانی ڕانیە دوای ماستەر پلانیش فراوانتر دەبێت بەڵام تا ئێستا ماستەر پلان کە ئەو ماوەی چەند ساڵێکە بڕیاری سەدرابوو ئیشی لەسەر کراوە بەڵام ئەوش بەهۆی نەبوونی بۆ جۆرا گیراوە کەەوە شێکێکە هۆ لەهۆ کارەکان باش گەڕێمەوە لاتان ئەستا من دوو میوانم لایە جگە لە بەشداربووی ڕاپەڕین تۆمەکو هاوڵاتێکی پرسیارتان لێ بکەم هەرێکێکتان لە دوو شوێنی جیاواز لە سنووری دارەی ڕاپەڕین دانیشتون کاکالی ئێوە زام دانیشتووی چوارکوڕنان چوارکوڕنا پێویستی بە چی هەیە وڵی پرسیارێکت کرد پێم خۆش بۆ پرسیارە پێشتر وەڵام دەمەوە پێشتر کردت بەڕاستی بۆ لە ڕانیە ڕاپەڕین دەستی پێکرد یەکەم ئەوەکە ئێمە زۆر بە زۆر نزیک بووین لە نقطەی تەماس بووین لەگەڵ هێزی پێشمەرگەی کوردستان نزیک بووین لە سەرکردایەتی دووەم ئامادەکاری چاکمان لێرە کرد بوو سێەم حەماسەی خەڵکی ڕانیە و دەوروبەری ئەوەندە بە گروتین بوو کە کاتەکەشمان پێشخست بۆ ئەوەی ڕاپەڕین بکەین ئەو ئەفزەڵێت تێدەگەڕێتەوە بۆ ڕاپەڕین دەوروبەری بۆ مەسەلەی چوارکوڕنا بەڵێ من دانیشتووی چوارکوڕنا دیارە دوای ڕاپەڕین کۆمەڵێک شت کراوە بەڵام ئێستا زۆریش ماوە ئێستا چوارکوڕنە بەدەستی بێ خوێندنگا وەدەناڵێنی هەندێک لە خوێندنگەکانمان دوو دەوام و سێ دەوامی تایە ئەوە کاریگەریەکی زۆر دەکاتە سەر پرۆسەی خوێندن پێویستە کۆمەڵێک مەکتەب دروست بکرێت بۆ مەسەلەی هەندێک خانوو هەیە تا ئێستا تاپۆ نەکراوە پێویستە تاپۆ بکرێ و لەگەڵ هەموو ئەوانشدا ئێمە ئاوەڕۆیەکمان هەیە ئاوەڕۆیەکە لە سەردەمی شارەوانەکانی پێشتر دەرکراوە ئەو ئاوەڕۆیە زێرا بوو ئاوەڕۆیە لەگەڵ ئاوی ئاودێری تێکەڵاو دەبێتەوە پێویستە چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە چونکە هەر شتێکی لەبەر ئەو ئاوە بکرێ ڕەنگە بۆ مەسەلەی تەندروستی شتێکی زۆر خراپ بێ بۆ ئێمە لەگەڵ قیرتاوکردنی بەشێکی زۆر کەمی
ناو کۆڵانەکان کە مابێ سپاسان دەکەم. دەستخۆش کاک قادر ڕانیا پێویستی بەچیەوە دانیشتوی ڕانیە. بەڵێ ڕاستە من دانیشتی ڕانیەمانە وڵا ڕانیە کە دەواازەی راپەڕینە دەبا زیاتری بۆ کرابە من ناڵێ هیچ بۆ نەکراوە ئەنینە بەڵام دەبیان یەکەم لە ڕووی تەندروستیەوە ڕانیە دەبا نەخۆشخانەیەکی گەورە ئێستانیە وەستاوەنیە داوا دەکەمە نەخۆشخانەیە نییە بە زووتری گاتاو بێ کۆمە ناکرێمە هەت ڕوو لە شارەکان بکەین خەڵکەکەمان نییە یەک دوو مەسارعی مەسرحی ئاوی دەربەن ئەوە پێویستە نیە نازانم هۆکارەکەی چێکە وەستاوانە نییە گوما کێشە ئەومان حەل دەبێ هەموو سنوورەکەی بە مەسرحی ئاوی دەربەندەوانە لەگەڵ پردەکەی ئەنیێ پردە نییە پردی دەربەن بەڕاستی ینی پێویستی بە سیاسکردنەوە پردێکی مۆدرن هەیە ئێستا وەستاوە هەموو سارێک ناتوانێت ئەوکات لە ڕووی سەوزانیەوە نیە ڕانیە بەخۆ نیە سەوزای مەبەست سەوزایی ینی ئیشێکی باش کراوە بەڵام لە تومەحی ئێمەدانە دوو هیچێک ئەمە لە پارکی دەواازەی ئێستا ئەوەی کە منەی بینم پارکێکی مۆدرن و جوانە و ڕێژەی سەوزایشی خراپ نییە بەڵام پێچێتەوە داوای گەڕک و کۆڵانەکان بکەیت بەتەچیر ینی هەندێک گەڕەکەی نیە پێویستە زیاتر سەوزای لێ بکرێن نیە باخچە و ڕوودوم لە ساروانیە بەشی باخچەکان نییە کە زیاتر احتیمان بۆ بدەن لە ڕێی حکوومەتەوە نییە بۆی بجێکیان بۆ دابینکەن کە ئەو باختانە شتێکی ضرورە دروست بکرێن یەک شتێری کەم هەیە یەکی ئەوەی کەم هەیە نیە لە سەریادی ڕاپەڕینوانێمە ئەو شەیدانی ڕاپەڕین بڕیاروە بوونیە بڕیاری سەرۆکی سەرۆکی حکوومەت بوو کە خانوویان بۆ دروستکە ئەرزەکە دابینکراوە ڕاستە نیە بەڵام داوا دەکەم لەسەر بەڵێنەکەی سوور بێ خانووەکان بۆ شەیدانی ڕاپەڕین جێبەجێ بکرێت. خۆش کاک سەڵایدەمەوە لای بەڕستان ئەوەی شەپەیوەندی بە ڕانیەوە بێ پرسیار لە کاک سامانەکەم بەس ئەوەی کە کاک عەلی باسی کرد لە مەسەلەی چوارکۆژنەوە هەندێک بابەتی دیکەش بە حکمیەوەی کە بەڕستان لا بەڕێوەبەرایەتێکن سەر بەیداری ڕاپەڕینە ئەگە زانیاریتانە بێ بتوان پرسیارانەمە وەڵام بنەوە ئەوەی کە عەلیش باسی کرد لەوەی کە هەندێک خانوو هەیە تاپۆ نەکراوە خۆ لە دەسەڵاتی خۆتانە یا شارەوانیەکانم پەیوەندی بە حکوومەتی کوردستان نییە بۆ تاپۆتان نەکردووە هەندێک لەو گەڕەکانیشی کەوتی ئەو ئاوەڕۆ تێکەڵە بن بۆ گرفتێکی گەورەیە بۆ چارەسەرتان نەکردووە لەبەر کاتی بەردامەکەشم زۆر کەم ماوە دەکەم باسێکی مەرزی کێلێشم بۆ بکەیت بۆ نێودەوڵەتی نەکرا بۆ زۆر قسە لەسەرەوە کرێ ئێستا مەرزێکە هەیە نافەرمیە بۆ نەکرا بە فەرمی لایەنی ئێرانی ئامادەیە بیکە بە فەرمی ئەگەر زانیاریشت لەسەر نەخۆشخانەکە هەبێت پێشووتر قسەمان کرد کە لەگەڵ ئیداری ڕاپەڕی قسە بکەی ئەو نەخۆشخانەیە بینا جوانە هەیە بۆ تەواو نەکرا. سەبارەت بە تەملیکردن خۆشبەختانە بەرز جێگیری سەرۆکی حکوومەت کاقبات بڕیاریی تایبەت دێت و بڕیاری ژمارە 544 کە بەڕاستیمەوە بڕیارێکی چارن و سازمانزانی بۆ دەڤەرەکەمان داهاتێکی باش کۆکردەوە هەلێکی باش بوو بۆ چارەسەرکردنی ئەو ئاستەنگان لە نێوان خاوەن مۆڵک یان خانوەکان و شارەوانی داهابوو بۆ لابردنی زیادەڕۆ و قەرەبووکردنەوەیان کۆمەڵێک پرۆژە بۆ نمونە چوارخۆڕنا نزیکەی 5 میلیارد زیاتر داهاتی کۆکردەوە ئەوکات کردیە پرۆژەی خزمەتگوزاریش بەڵام بۆ پێوەی لە 2014 زۆربەی پرۆژەکان وەستاون بەهۆی قەیرانەوە وەکو کاکسامان ئاماژەی پێدا سنتەری شایەرەکان دابیت چاقڕنەوە ڕانیە و حاجیا و قەڵازە زۆر بە خێرایی ڕویان لە فراوانبوون کرد گوندەکانمان وەکو پێویست ئاودان نەکراونەتەوە کە ئەوش هۆکارەکەی گرنگجی نەدان بووە بە کەرتی و بەرهێنان و سێکتەری خانوانتان بۆ تاپۆ نەکردو یەک لە گرفتەکانەوە بوو نەخشەی ئامادەیان نەبوو شاران لەسەر بنەمای نەخشە و ماستەر پلان فراوان نەبوون بە زیادەڕە دروستکراون پێشتر باشە بۆی بەنامەکەمە دابەشی بکەم مەرزی کێلێ بۆ نەکراوە مەرزی چێلێ زۆربەی قۆناغەکان لەسەر بڕیاری بەرزکە قوبات ڕێگاکەی بۆ کراوە کامپەکەی ئێستا بەکبی نەکراوە بەڵام بەو پێی شوێنەکەی ساردا هەوڵە درێت گۆڕانکاری بەسەر پێکاتەی کەمپەکە دابێت بینا دروست بکرێت سەبارەت بە نەناساندنی حکوومەتی عراق بەڕاستی زیاتر بڕیارەکە سیاسیە داوای جدوای اقتصادی ئەو مەرزە ئەکات ئەوێت داهات و ئیدارەکەی لە دەستخۆی دابێت حکوومەتی عێراقیە نزیکەی 12 وەزارەت نوێی 12 وەزارەت سەردانی کردووە وەکو پێکاتە هەموو مەرجەکانی تدایە بەڵام تەنها بابەتەکە سیاسی لەسەر هەرچەنەما ئایدی ڕێگاوبانە بەڵام وەکوتم ینی نوێرەی ئیداری ڕاپەڕینێت ئەم ڕێگەی نێوان دوکان بۆ ڕانیانی مکەمەل هاتن پێ بەجددی ڕێگەیەکی زۆر خراپە ڕاستانی ئێوە خۆتان ڕۆژانە هاتو چۆن ناکەم بۆ ڕێگەیە کەمتر پێی ئێستا ئیداری سەر بخۆین کەمتر هات باشە خۆ هاوڵاتیانە گەنیشێکی سلێمانیان نەبیان هاتوو چێ بکەن گوناحیانی ئەو ڕێگەی بۆ تا ئێستا وایە هەمان بابەتە با پەیوەندی بە نەبوونی بودجە و تەخانکردنی بودجە بەڵام خۆشبەختانە ئەویش تا ڕادێک
هەژدە کیلۆمەتریان کە پەیوەستە بە چاکردنەوەی ڕێگاوبانی ڕافەڕین ئێستا لە قۆناغی کۆتاییدا لەوانی مانجی حەوت ئیسلام بکرێت 25 کیلۆمەتریان سەر بە پارێزگای سلێمانیا هەتاوەکو نزیک 10 کیلۆمەتر پێش دوکان تا گوندی ئاریشەوەش تقریبان لە 125 کارەکانی تەواو بووە 10 کیلۆمەتری تداکرێت 125 سلفەی ماوە. زانیاریتان لەسەر نەخۆشخانەکە هەیە؟ نەخۆشخانەکە تقریبان 6 ملیۆن یاخد 6 ملیۆن دلاری ماوە بۆ تەرخان بکرێت بۆ تاوکاری پرۆژەکە. هیچ بەڵێنێکتان پێدراوە بۆەوە؟ تاوەکو ئێستا نەمازانی و هیچ بەڵێنێک گویان لێبێت چونکەوە کە من هاتمەڕانیە زۆر کەستێکی دی لەون تاوبوونی پرۆژە خزمەت کە هەبێت بە سێکتەری پزیشکی لەو سنوورەدا دروستکردنی و نەخۆشخانەیە پێویستی کەشەیە بۆ نمونە ئەگەر بکرێت چ لە ڕووی وەبەرهێنان بێت چ لە ڕێگەی حکوومەتەوە بنکەیەک یاخود سنتەرێکی نەخۆش شێرپەنجە لێرە هاوڵاتیان وەکو ئاماژە پێدا و ڕێگای زۆر سەختە بەڵام بۆ یەک دەرزی یاخود بۆ بەرهێنان تا ئێسەوەی کە بەرهێنان کراوە لێرە ڕژەی نیشتەجێبوون بۆ سێ ڕۆژەی نیشتەجێبوون بۆ لە بوارەکانی دیکەی بۆ نمونە کوشت و کاڵ لە بواری پیشەسازی ئەوە دەشتێکی بەپیتی بتوێنتان هەیە لە بواری گەشتیاری دەربەندی ڕانیەتان هەیە بۆ بەرهێنەر کاری لێرە نەکردووە. سەرەتا حکوومەت بەخۆی وەکو پێویست پلان و بەرنامەی نەبووە وەرنا زیاتر لەسەر خواستی و بەرهێن بووە بەڵام خۆشبەختانە ئێستا لەسەر سێ سێکتەر ڕێکەوتووە بۆ نمونە پیشەسازی و گەشت و گوزار و کشت و کاڵی لەمەوداوە بەرهێنان زیاتر لەو باراندا لە سنوورە بکات بۆ پێی ناوچەکەمان ئەو سێکتەران لە خۆیەگرێت وەکو پرۆژە ئێستا ئەو ساڵ 27 پرۆژەی و بەرهێنان ئێستا لە مامەڵەدایە 5 پرۆژەیان تقریبان تەواو بوو لە قۆناغی کۆتاییدا و دانێکیان هەر بە تەواوی تەسلیم کراوە ئەوەی ماوەتەوە کە شارەوانیەکان یاخود لایەنە پەیوەنددارەکان پلانی استراتیژی دابنێن ئەمەش هەوڵمانداوەکو بەڕێوەبراتی شارەوانیەکان بە هەمانجی لەگەڵ شارەوانی و بەڕێوەبرایەتەکانی کە لەمە دو پلانی مساتحە و بەرهێنان ڕۆژەکەی دەربەند ئێستا تقریبان تەمویل کراوەتەوە داوا لە کۆمپانیا کراوە دەست بەکار بێتەوە لەو ماوەیەدا ئینشاءڵڵا لەگەڵ ئەو پردەی باسییان کرد بڕیاری لێدراوە کە پردێکی نوێ دروست بکرێت بەڵام هەتاوەکە ئەو دروست دەکرێت ئەویان تعمیر بکرێتەوە وەکو نۆژەنکردنەوە کاری پێ بکرێت. زۆر باش کاسەبە باسی ڕێژەی سەوزاییمان کە ڕێژەی سەوزایی ئێستا لە ناوڕانیە چەندە و باسێکی لەگەڵ ئەوەشا بۆم بکەیت ئێستا کە دەیتە ناوڕانیە ینی بەداخەوە بەم قسەیە بکەم کە سیمای دەواازەی ڕاپەڕینی پێوەنیە تەنها ئەو پەیکەرە نەبێت کە دروست کراوە بۆ مۆنۆمنتێک دروست نەکراوە کە بابەتەکانی تیا ئەرشیف بکرێت ئێستا زۆر کەسی ئەرشیفەکانی لە ناو چوون ینی لەوانەیە جیل بە جیل ئەنەوە بنەوە ئەم بابەتانە هیچی نەمێنێت بۆ کارتان نەکردو بۆ ئەوە بۆ هەندێک شوێن هەیە بۆ لە بەردە مزگەوتی ناجی شوێنێکی تیا دروست ناکەن کە نیشانە بێ بۆ خەڵک بڵێن ئەمە یەکەم شوێن یەکەم دەستپێکی ڕەمڕاپەڕینە گەورە بووە بۆ ئەم کارانتان نەکردووە لەو بابەتانە. گرفتی ئێمە کاکردین گرفتی وەکو شارەوانی ڕانیە گرفتی ئێمە نەبوونی بودجە بووە تۆ باسی مۆنۆمنتەکەت کردەوە چەند ساڵە کە دروست کراوە و پرۆژەکە کۆتایی ناتوە کە ئەوە دروست بکرێ و کۆتایی پێوێ و ئەوە دەبێتە شوێنێک وەکو مۆنۆمنتی ڕاپەڕینەوە ئەشمار دەکرێ و ئەرشیفەکانی تێدا هەڵدەگیرێ وەکو پێش مزگەوتی ناجیەخان دیارە ئێمە گرفتێکی گەورەترمان هەیەلەوە دووسایدی ناو بازار بەڕاستی بۆ تەپەڵەیەکی ڕەش بە نووچانی حکومەت و شارەوانی زۆر باسی ئەوەشیان کرد بەڕاستی ئێمە کە هەر پرۆژێکی خزمەت گوزاری دەکەین لەو شارە لەسەر بجێ خۆمان بێ پرۆژەی بچووک و ئەوە بێ یعنی کە هەر شتێک دەکەی دەڵکا کە ناو بازارەکەتان جوان ینی ئەوە تعلیقێکی لە شارەوانی حکومەت دەدرێت نەتوانێت لەسەر بودجەی تاپۆکردنی خانووەکان ئەو لەبەرەوەی پارەکەی زۆرە ئێمە ساڵی پێ سەرەتا دەستپێکردنی بە بڕی 10 ملیارد دینار وەزارەتی دارایی تەمویلی کردین سەرەتا 5 ملیاریاندانی ئەو بەشەی کە کراوە جگە لە پرۆژەکە بڵین بۆ قەرەبووکردنەوەکە ئەو پارەمان وەرگرتیان تەسوێکن دوای 5 ملیارەکەتان کە ئەو 5 ملیارەمان تەواو کرد خەیران دارایی بەسەردا داوامان کردکەن کاکە قەیران و پارە نیە حکومەت ناتوانێت پاڵپش بێ ئەوەی ماوەتە 250 مترە ینی کە دووسایدی ناوبازار تەواو بێ ئێستا خۆمان شارەوانی ڕانێ 3 ملیار زیاترمان داهات هەیە لە حسابی داخراو کە وەزارەتی دارایی حکومەتی هەرێم بتوانێت دەسەڵات داتۆ شارەوانی ئەو پارە خرج بکە بۆی بتوانێت هەم 3 ملیارە تەواو بێ پرۆژەکە دەتوان بە 3 ملیار قەرەبۆکە دەکرێت بەڵام پێویستیمان بە ملیارێک و 600 ملیۆن ماوە کە پرۆژەکەی پێتەواو بکرێت ناو بازار لە کارەبایەت دفنی کارەبا و وەتەواوکردنی ئەو بەشێکە ماوەتە 250 مترەکە نزیکەی 5 میلیارمان دەوێت بۆ تەواوکردنی دووسایدی ناوبازار بکەن باسی سەوزای کرد ئێمە لە ساڵی 2014 کۆتایی 2014 لەگەڵ لە قەیرانی دارایی
هیچ بودجێکمان بۆ خەرج نەکراوە جگە لایەن بەڕێوەبەرات شارەوانەکان ڕاپەڕین کە باقی گشتی ناو بازار نوێژن کرایەوە باقی کە 110,000 متر دووجا وەکو بەشی باخچەکانی شارەوانی بە ئاوکاری بەشی ئامێرەکانی شارەوانیمان خۆمان وەکو شارەوانی توانیمانە 48 باخچە نۆژەن کە نۆ دروست بکەین جگە لە ناوەندە شۆستەکان کە نۆژەنمان کردوونەتەوە ئەمە خەڵک هاوکاری کردوون هاوکاری کردوون هەندێک شوێن هەیە ئەڵێن بەستەنها ئێوە نەخشەکە و بابەتەکانمان بۆ ڕێخەنێمە خۆمان سەرپەرشتێکین خۆمان بەوە شێوەنی ئێمە شارەوانی خۆمان بڵین باخچەکان شوێنمان هەبوو وەکو لە ناو نەخشەدا دروستمان کردووە بەڵام خەڵکەکە هاوکارمان بوون کەسایەتەکانی شار لە دەوڵەمەندەکان لە کەسایەتەکان خەڵکی ئاسایی لە دابینکردنی نەما ئانەوە هاوکاری یەکەم بوون کەسی وا هەیە بۆ 300 نەما 500 نەما ئەندام پەرلەمانکە ڕێژەی سەوزای ئێستا چەندە تا ئێستا ڕێژەکەمان بە تعدیدی وەرنەگرتو بەڵام لەسەروی 100 کەمە لە سەدا حەوتشتا بەڵێ کەمە ستانداردا بەڵام تا ئێستا ڕێژەکەمان وەرنەگرتو وەکو بزانین 100 تا چەندە لەسەر سیمای دەواازەی ڕاپەڕی سیمایەک نابینی جگە لەو پەیکەرە ساڵی 2012 ئەو کاتە کاک بەختیار سەرۆک شارەوانی ڕانیە بوو ئەو کاتەوە بزان مۆنومنتەکە کە دروستکرا من خۆم لە لای بووم کەسێک هاتە لای کە بەڕاستی دیزاینێکی زۆر جوانی پێ بوو دەواازەیەک بوو وەکو زاخۆ من بینیمە کە دەچی بۆ لای چەمچەماڵەوانە بینیمە ینی دەواازەیەکی زۆر جوان بوو دەلالەتی دەکرد لەوەی کە داخلی شاری ڕانێ دەبی دەواازەی ڕاپەڕینە بەڵام دوای پێشنیارەکان گۆڕان لەلایەن حکوومەت خۆی دەواازەیەکی جوان نۆزان لە قەڵازێ هەیە بەس لە ڕانیە نیە ئەوەی ڕانێ زۆر جوانتر بوو کە پێشنیار کرا بۆ کاتە سەرۆک شارەوانی پێشنیارێکە کە بکرێ ئەوشتیان مۆنومنتەکە جوانترا شوێنەکەی گونجاوترا خۆی بە ڕستمانەوە نییە قەڵازێ شایان نەبێ ببوورە هەموو شوێنێک شایان بەڵام لە هەمان کاتدا بۆ نمونەوەی کە کردوتە لە قەڵازێ دەشتوانی لێرە بی کە بودجە هەبێ کاگرێبن کە بودجەت لە بەردەستدا بێ دەتوانی پرۆژی چاپکە ئێستا ئێمە وەکو شارەوانی ڕانیا دەتوانم بڵێم لە 150 بۆ 160 گەڕەکەکانمان خزمەت گوزاری بۆ کراوە بەڵام خزمەت گوزاریس ئەوە نییە ئێستا من گەڕەکی یاکەڕژانتان چێ بۆ ئەوەی ئەم سیمای دەواازەی ڕاپەڕینەتان هەبێت زۆر بە کورتی کاتم نەما پلانمان هەیە وەکو دروستکردنی دەواازەکان بەڵام کە بودجەمان نەبێ ناتوانین شتێک هیچ بەڵێنێکشتان پێ نەدراوە مۆنومنتەکەتان بۆ تەواو بکرێت تا ئێستا بودجەی مۆنومنتەکە زان بودجیان بۆ دابینکردن ڕای ژیرا ئایدی بێ من لەسەر لە ئای بە ئیدارەی ڕاپەڕینە بودجەکەی ئەوان سەرپەرشتیان لەکۆکو ئیدارە هیوادارم و کارانە جێبەجێ بکرێت زۆر سپاس بۆ میوانەکانم هەریەکە لە بەڕێزان کاک سەباح ئەنوەر یاریدەدەری بەڕێوەبەری شارەوانیەکانی ئیدارەی ڕاپەڕین کاک سامان محەممەد یاریدەدەری سەرۆکی شارەوانی ڕانیا بەڕێز کاک عەلی خەیات ئەندامی دەستەی سەرپەرشتیاری ڕاپەڕین و بەڕێز کاک قادر چاوڕەش ڕێخستنی دێرین و بەشداربووی ڕاپەڕین زۆر سپاس بۆ ئەم بەرنامەیە کە لەگەڵمانە بوون بێگومان بابەتی زۆر دیکەمان ماوە بەڵام خاڵە سەرەکیەکە ئەوەی وادارم لایانی پەیوەندیدار گویان لێبوو بێت لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕانیەکان ڕاپەڕینیان کرد بۆەوەی دەستکەوتی گەورە بەدەستبێنن بۆی ئاوەدانی زیاتر بۆەوەی گەشەی زیاتر بە شارەکان و شوێنەکانی دیگەش ببەخشن ئەمان تەنها ڕاپەڕینەکان لێرە ئەنجام نەدا بەڵکو لە دوای ئەوەی کە 5 مانگ ڕانیە ئازادکرا بەشداریان لە ڕاپەڕینی شارەکانی دیکەش کرد هەتاوەکو گەشتە شاری کەرکووکیش شەهیدیان لە زۆربەی شارەکان نیاوە لە ڕاپەڕینەکەیە چاویان لە ئاوەدانی و گەشەی زیاترە زۆر سپاس خواتان لەگەڵ